خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەم سەکۆیە هەموو شەوێک ئێمە باسمان لە کێشە و گرفتەکانی خەڵک دەکرد، باسمان لە قەیرانەکان دەکرد. ئەم شەو بەداخوو کەسەرێکی زۆرەوە باس لە لەدەستدانی فەرماندەیەکی ئازا و بوێری نیشتیمان دەکەین. فەرماندا کام عومەر ئەو کوڕەگەنجەی کە هەموو تەمەنی خۆی بۆ پاراستنی خاچی پیرۆزی کوردستان تەرخان کرد. بەداخەوە لە 19 ئۆکتۆبەر لە چێوماڵێکی تیرۆرستاندا بەڕایەوەی هاوسەنگەرێکی شەهید دەبێ خۆشی بە سەختی بریندار دەبێت. ئێوارەی ئەمڕۆ شەهید بوو. شەهید ئاکام یەکەم و دوا شەهیدی ڕێگای ڕزگاری کوردستان نابێت، بەڵام لە دەستدانی کەسەرێکی هێندە گەورێ وەکوەوەی لە پەیامی سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی و هەروەها پەیامی قوبات تاڵەبانی داهاتووە کە کلێنەکەی بە ئاسانی پڕ ناکرێتەوە. ئەو خۆی دروست کرد. ئێمە لە ڕووماڵێکی تایبەتدا ئەمانەوێ قسە لەسەر قارەمانێتی و ئازایەتی و بوێری ئەو کوڕەگەنجە بکەین لەگەڵ فەرماندەکانی پێشمەرگە. ئێستا لە ڕێگەی تەلەفۆنەوە بەڕێز شێخ جەعفەر شێخ مستەفا جێگری سەرۆکی هەرێمی کوردستان کە یەکێک بوو لە پشتیوانە سەرسەختەکانی فەرماندە ئاکام لە ڕێگەی هەڵی تەلەفۆنەوە لەگەڵمانە. کاک شێخ جەعفەر ئەم کاتت باش، سەرخۆشی لە خۆمان و لێوەی بەڕێزەکەین. باسی قارەمانەتی فەرماندە ئاکاممان بۆ بکەی کە چکەلێنێکی گەورەیە بۆ کورد و کوردستان و بۆ خەباتی ڕەوای گەلەکەمان. زۆر سپاس بۆ ئێوە. ڕاستی شەهید ئاکام کەسی یەکێکە لەو فەرماندە و پێشمەرگانەی کە ئینسان ناتوانێت و هیچ زمانێک نییە وەسفی شەهامەت و ئازایەتی و لە خۆبردووی و پیاوەتی ئەو تێکۆشەرە بکە. خەسارەیەکی گەورەیە لە هەموو هێزی پێشمەرگەی کوردستان و لە هەموو گەلی کوردستان. تەنها خەسارەیەک نییە لە بنەماڵەکەی یا لە یەکێتی نیشتیمانی کوردستان. شەهید ئاکام ئەو تێکۆشەرەیە کە لە سەرەتای لاویەوە کە کوڕێکی گەنج بوو، ئەو کات من وەزیری پێشمەرگە بوو، چەند جارێک هاتە لام لە دوایە داوام لێ کرد کە بێ بە پێشمەرگە بە ڕۆحەتێکی خۆنەویستانەوە داواکەی قبول کردم و بوو بە پێشمەرگە. بەڵام پێشمەرگەیەک هەر لە سەرەتای بوونی بە پێشمەرگەوە دەرکەوت کە کەسێکی بەتوانا و لێهاتوو و بە تایبەتی لە شەڕی داعشا، یعنی قارەمانەتی و ئازایەتی ئەو ئەتوانین لە یەک بەیەکی میحوەرەکانی 1 و 2 و 3 و 4 و 5 بپرسی کە چ قارەمانێک بوو لە هەر شوێنێ تەقەیەک وایە شەڕێک وایە هەڕەشەیە بکەوتایەتە سەر سەنگەرەکانی پێشمەرگە. ئەم کوڕە بەخۆی و چەند خۆبەخشێکەوە کە ئەو کاتە خۆبەخش لە دەرەوەی وڵات لە ئەوروپا و بەهاتە لە ئەمریکا لە بەریتانیا ئەوانەی کۆ ئەکردەوە لەگەڵ ئەوانە گەیشتە سەر سەنگەرەکانی پێشمەرگە و ورەیەکی گەورە بوو بۆ هێزی پێشمەرگە. شەهید ئاکام 2 جار بە سەختی بریندار بووە. جارێک هێرشی داعش بۆ سەر تیمەکانی ئەمریکا لە کەیوان کە خەتەرێکی گەورە کەوتە سەر تیمەکان، ئەم توانی لە خواری کەرکووکۆ بە پەلە لەگەڵ خۆی و هێزێک گەیشتە ئەوانە و توانی لەوانە چەند داعشێ بکوژن، خۆشی لەوێ بە سەختی بریندار بوو. جارێکی تر لە ئازادکردنی مووسڵا کە هەموو هێزەکانی پێشمەرگە شایەدی ئەو قارەمانێتێدن، ئەو گوندەی کە بۆ ئەوان دانرابوون لەگەڵ هێزەکانی بەرگری و فریاکەوتن، زۆر ئازانە چووە ناو دێکەوە و لەوێ دووبارە هاوڕێیەکی شەهید بوو لە کاتێکا پەلاماریە بۆ ئەوەی کە بچێ هاوڕێکەی ڕزگارکە، لەوێ دووبارە عەبوویەکی پیاتەقی و بە سەختی بریندار بوو. بە هەتاک بڵێ ئەوە لەگەڵ هیچ عەمەلەیەک لەو عەمەلیانەی لە ناوچەکان لە میحوەری بە تایبەتی 4 و 3 و 2 کرابێ، ئەم بەشداریەکی کاریگەری هەبووە لە هەموو شەڕەکانە. هەروەها لە سەرەتای دروستبوونی
دروستبوونی ئەو هێزەی لە دوای 16 ئۆکتۆبەر کە هاتنە منطقەی قورمات و تاوەرکەوە و شۆرا و ئەو منطقانە بە ناوی ئاڵای سپیوە لەو ڕۆژەوە ئەو ڕەنگە تا ڕۆژی برینداربوونی بە سەختی دەیان عملیای ئەنجام دابێت لەگەڵ هێزەکانی ئەمریکا لەگەڵ ئیتالیا لەگەڵ فەڕەنسیەکانە بەداخەوە کە لە هینێکی چاوەڕوان نەکراوە لە ڕووداوێکی چاوەڕوان نەکراوە کە خۆی گەیاندە لای هێزەکانیان کە عملیەکیان هەبوو لە منطقەی شۆرا و لە کاتی گەڕانەوەیانە و کە عملەکان و هەموو شتەکان تەواو بوو لە ڕێگەی تەقینەوەی قمبلەیەک لە سیارەکانە زۆر بە سەختی بریندار بوو و یەکێک لە ئەفسەرەکانیشان شەهید بوو چەند بریندارێکی تریشیان بوو. بەڵێ کاک شێخ جعفەر بەڕێزت فەرماندە و پێشمەرگەی شاخیت ینی نهێنی ئەو بابەتە چییە کە فەرماندە ئاکام وا بە خێرایی بوو بە خۆشەویستی پێشمەرگەکانی فەرماندەکانی پێشمەرگە فەرماندە ینی بەرپرسە باڵا سیاسیەکان و تەنانەت کۆمەڵانی خەڵکی کوردستانی ژێستا لەسەر تاسەری هەرێمی کوردستان بۆ ئەو فەرماندەلاوە پرسەیە ئەمە نهێنی ئەو ئازای و جەربەزەی ئەو کوڕەگەنجە لە چیایە ئاوا بۆ بە خۆشەویستی هەموو خەڵکی کوردستان نهێنی ئەوە جارێ بە نسبەتی خەڵکۆ کەسێکی بە ئەدەب و تێگەیشت بوو پێشمەرگایەتی ئەو بۆ خەڵکە لە خزمەتی خەڵکا بوو هەمیشە ڕێنمایی و ئامۆژگاری بۆ هێزەکانی و بۆ پێشمەرگەکان ئەوە بووە کە هەمیشە لە هەر شوێن و لە هەر جێگایەک بووە بێ ڕێز لە خەڵک بگرن و بە هیچ جۆرێ لە هیچ کەسێک لە هیچ پێشمەرگەیە قبول ناکرێ بێ ئەدەبیەک بکات بەرامبەر بە هاوڵاتیەک جگەلەوە لە ئازایەتیەکانە وەکو بۆم باسکردی خۆی کەسێکی مبادر بوو لە هەر شوێنە شەڕێ بڵای ئەگەیشتە ئەوانە لە چەند لە هەموو عملەکانە بەشدار بوو بەڵام من باسی دوو سێ عملیاتان بۆ ئەەکەم کە بەڕاستی بەهێزی گەورە ئەنجام نەدرا یەکێک لەوانە لە سنووری میحوەری 5 لە ناو جەماعێکە لە کاتێکا داعش هێرشی کرد و پێشمەرگەی انسحابی کرد چەند بریندارێک و چەند پێشمەرگەیەک بریندارەکانیان بەجێ نێڵا لە ناو ئەردوگاکە بەجێما بوون من لە تەلوەرد بووم لەوێوە بۆ مجەمعەکە ڕەنگە سەعات و نیوێک بێ بچێ ئاگاداری منیان کرد کە لە سنووری میحوەرێکی تریشا بوو لەوێ کە بریندار و پێشمەرگە بەجێماون خۆی لەگەڵ مەفرەزەیەکی هێزەکانی پشتیوانی یەک بە هەمەرێکی شڕۆ ڕۆیشتن لە ڕێگای پێشەوە بچنە ناو مجەمعەکەەوە هەمەرەکەیان عەبۆیەکی پیا تەقی و گەیشتە ناو دێکە و ماڵ بە ماڵ برینارەکانی دۆزیوە و پێشمەرگەکانیشی دۆزیوە و هەر هەمویانی بە سەلامەتی هێنایەوە بۆ ناو هێزی پێشمەرگە و بە ناو کەس و کاریان جارێکی تر لە تۆش خورمات و لە ناوجەرگەی تورکمانەکانە کە هەمویان حشدی شعبی بوون شەڕ و دەبینی پێشمەرگە و حشدی شعبی کە بە شایدی چەند هەزار پێشمەرگە لەوێ بوو کەسێک نەیتوانی بگاتە فریای ڕەبیەکیاندا نابوو لە ناوەڕاستە کەس نەیتوانی بگاتە فریای ئەو پێشمەرگانە لە کەرکووکەوە ئاگاداری منیان کرد وتی هەر ئێستا منە ڕۆم ئەچم دەربازیانەکەم بڕواتان هەبێ خۆی سەری خۆی کرد بە گورز لەگەڵ فەرماندەیەکی تر کە پێڵێن سیروان لەبەر ئازایەتی ناوێنێن سیروان نەشێت گەیشتە ڕە ناو ڕەبایەکە بە تەقەکردن و ئەمانە هەر هەش پێشمەرگەکەی بە زیونەتی و بە سەلامەتی گەیانەوە ناو هێزەکەی خۆی یعنی لێ هاتووی و بەتوانای ئەو بە شێوەیەکی وابوو لە هەموو سەنگەرەکانە یەک بەیەکی پێشمەرگەکان ناسی جگەلەوەی لە هەر شوێنە تەقەبووە وەک پێم وتی لەگەڵ ئەو خۆبەخشانە ئەگەیشتە ئەوانە و لەوێ ئەیان و ئەمریکەکان هاتن ورەیەکی زۆر ورەیەکی گەورە هەر دەستکەوتێکی هەیە لەو شەڕانە ئەیا بۆ پێشمەرگانەی کە لەوێ بوون و لە سەنگەرەکانە بوون لە پێشەوە. بەڵێ کاک شێخ جعفەر من زیاتر کاتی جەناب ناگرم بەڵام دوا پەیوەندی دوادیداری ئێوە لەگەڵ شەهید ئاکام چ کاتێک بوو کەی بوو و هیچ پەیامێکی هەبوو بۆ بەڕێستان یان بۆ خەڵکی کوردستان بۆ هێزی پێشمەرگە؟ بەحقیقت شەهیداکان من لە کاتی ئەو عملێ برینداربوونی من لە کوردستان نەبووم لە دوایەوە کە ئاگاداریان گەڕامەوە بۆ کوردستان بەڵام پێش ئەوە کەم ڕۆژ هەبووە یەک نەبینین یا بەیەکەوە نان نەخۆن چونکە ئەو بە نیسبەتی من وەکو برایەک و وەکو کوڕێک وابوو هەمیشە بیری لەوا کردەوە کە چۆن بتوانێت هێزەکان ڕێخا
چۆن بتوانن گەشە بە هێزەکان بدەن مەشق بە هێزەکان بکەن هێزی تایبەت بۆ لیواکان دروستکەن سەنگەرەکانی پێشەوە بەهێز بکەین ئەو شعوری بەوا کرد کە لە هەموو لایەکەوە هەڕەشە هەیە لەسەر هەرێمی کوردستانە پێویستیمان بە یەکریزی و بە یەکخستنی هێزەکانمان و بە ئامادەکردنی هێزەکانمان و بە پرچەکردنی هێزەکانمان هەیە هەمیشە تاکیدی لەوە کردەوە ئەگەر لە شوێنێک شۆ کەسێک یارمەتی بدایە بە پەرۆشی ئەوە بوو کە ئەو یارمەتیە یا تەوزیعی کا بەسەر بەلگەکانی خۆیان یاخود بچێ بیا بە قومبەلەیەکی گولەیەکی RPG یا بیا بە شتێک بۆ پێویستیەکانی پێشمەرگە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز شێخ زعفەر شێخ مستەفا جەگری سەرۆکی هەرێمی کوردستان سپاس بۆ بەڕێستان کە لە ڕێگەیەڵی تەلەفۆنەوە لەگەڵمان بوو. سپاس بۆ بەڕێستان. سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی بە ناخێکی بە دڵێکی پڕەوە پرسەنامەیەکی بۆ شەهید بوونی ئاکام عومەر بڵاو کردوتەوە بێکەوە بینەر و بیسەریە بین. لە پەیامێکی هاو خەمیدا سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی بۆ شەهید بوونی فەرماندە ئاکام عومەر دەڵێت ماڵاوایی ئاکام عومەر برا هاوڕێ و فەرماندەی هێزەکانی کۆماندۆی کوردستان برینێکی گەورەی خستە دڵمانەوە برینێک کە دڵنیان بەم زوانە ساڕێژ نابێت و لەگەڵ تێپەڕینی ساڵەکاندا قوڵتر دەبێتەوە. ئەمڕۆ کە هەواڵی شەهید بوونی و فەرماندە قارەمانە ڕادەگەێنین ناتوانین بیر لە هەموو ئەو جەربەزەی و قارەمانێتیە نەکەینەوە کە لەو برا دڵسۆز و تێکۆشەرەمدا هەبوو. ئەو لە سەرەتاوە خۆی بە کوردستان و خەڵکەکەی بەخشی بوو. ژیانی ئەو هەوڵ و قوربانیدانێکی بەردەوام بوو لە پێناو سەرفرازی کوردستان و هاوخوێنەکانی ئەو لەگەڵ خۆی و کوردستاندا ڕازگۆ بوو. سەرباری ئەوەی چەندین جار لە ڕوبەڕووبوونەوەکاندا بریندار کرابوو بەڵام هێشتا وەک شاخەکانی کوردستان بە پێوەستا بوو بەو ڕۆحیەتە خۆراگری و خۆنەویستی خۆیەوە دەیویست پارێزەری ژیانی خەڵکەکەی بێت. گەڕانەوەمان بۆ ڕابردووی نزیک و جەنجی دژی داعش و ڕاستی دەسەلمێنن ئەوەی فەرماندە ئاکام و هێزە تۆکمەکەی بە دوژمنانیان کرد مێژوو بە شانازیەوە دەینووسێتەوە. یار و ناردەیانزانی و هەڵۆ بەرزە فڕەتیایەکە لەورە و داستانێکە نانووسرێتەوە. باش ئەو ڕاستی دەزانین ئەو بۆشایی فەرماندە ئاکام دروستی کرد بە ئاسانی پڕ نابێتەوە بەڵام لەوەش دڵنیاین ئەو هێزەی دروستی کردبوو بە هیچ ڕەشەبایەک نانوشتێتەوە. ئێستا ئەوان هەمویان بە هەمان ڕۆحێت و لە پێناو ئەو بەها باڵایانەی فەرماندەکەیان بەرگری لێرە کرد مێژوو بە خوێنی خۆیان دەنووسنەوە کە مەشلوتکەی وەفاداری و قوربانیدانە. درود و سڵاو بۆ ڕۆحی فەرماندە ئاکام دەنێرم و بەڵێم بە جوامێریەکەی دەدەم تاکو دوا هەناسە پێشمەرگەیەکی گیان لەسەر دەستی کوردستانەکەم دەبم. گیان و ژیانی خەڵکەکەمان دەپارێزین و ڕۆحی ئەو براتێک و شەرمان شاد دەکەین. سەرۆک بافڵ لە درێژەی پەیامەکەیدا دەڵێت لە قوڵایی دڵمەوە سەرخۆشی لە خانەوادە و هاوڕێ و هاوسەنگەرانی دەکەم و بەڵێنیان پێدەدەم یاد و یادەوەری شەهید ئاکام دەکەینە چرای ڕێگامان و ئەو خوێنەی بە کوردستانی بەخشی تۆڵەی دەکەینەوە. ئەمە پەیامی هاوخەمی سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی بوو بۆ شەهید بوونی فەرماندە ئاکام عومەر بۆ قسەکردن لەسەر قارەمانێتی و جەربەزەیی شەهید ئاکام لە ڕێگەی هێڵی تەلەفۆنەوە لەگەڵ بەڕێز مستەفا چاوڕژ لێپرساوی هێزەکانی هەفتای هێزی پێشمەرگەی کوردستان گفتوگۆ دەکەین. کاک مستەفا ئەم کاتت باش وێڕایەوەی دووبارە سەرخۆشی لە خۆمان و لە ئێوەی بەڕێز و سەرجەم خەڵکی کوردستان دەکەین. قسەی ئێوە لەسەر قارەمانێتی ئەو فەرماندەیە چییە؟ پێشەکی من سوپاسانەکەم سەرخۆشی لە بنەماڵی بەڕێزی شەهید ئاکامەکەم لە هەموو لە سەرۆک بافڵ تاڵەبانی لە سەرکردایەتی یەکێتی لە هەموو هێزی پێشمەرگەی کوردستانەکەم ئێمڕۆ بەناوی فەرماندەی هێزەکانی هەفتا ڕای دەگەینین کە ئێمڕۆ 12/22 کاگاکام لە ئەڵمانیا شەهید و کەماوەیەکی بوو بریندار بوو لەوێ بەداخەوە ئێمە تێکۆشەرێک و قارەمانێکی هێزەکانی پێشمەرگەمان لەدەستدا. ئێمە شەهید ئاکام کەسێکی دیار بوو لە ناو پێشمەرگا دیار بوو پێگەیشت بوو لەو ڕۆژەوەی کە تووشی شەڕی داعش و تێروریستان بووین ئاکام فەرماندەیەک بوو لە هەموو نەبەردیەکان لە ڕیزی پێشەوە بوو
چەندین جار بریندار بوو. ئێمە لە شەڕی تەرۆریستانی چەندین سەرکردەمان داوە کە شەهید بوون لە ڕیزی پێشەوە بوون و ئەوانە هەمویان جێگەیان دیارە و قارەمانەکانی وەکو حسین منسوور، شەید شێرکوی فاتێشوانی، کەمال حاجی ئاغای ئێنێ، حەمەد چاوجوان، سەڵادیلمانی دەیان فەرماندەیتە ئەمانە هەموو شان بەشانی کاگاکان ئەوانەش گیانی خۆیان بەخت کرد. ئێمە برایانی خۆشەویست خەڵکی کوردستان، ئێمە کە ئێستا باسی شەیدا ئاکامەکەین جارێ هیچ کەسێک ناتوانێت ئەوەی کە کاک جعفەر باسی کرد لە قارەمانێتی و لە ئازایەتی ئەو پیاوە کە چۆنەڵێ لەبەر چاوی هەمومان بووە و کەسێک بۆ خۆی پێگەیان لە تەمەنێکی کەما خۆی گەیانە ئەو قۆناغەی کە چۆنەڵێ هەموو هێزی پێشمەرگە هەموو خەڵکی کوردستان بیناسن. ئێمە لە هەموو قۆناغەکانی شەڕە کە ئاکام خۆی یەکێ بوو لە ڕیزەکانی پێشەوە 1800 شەهیدمان داوە وەکو هێزی پێشمەرگەی کوردستان بەعام. تقریبا 10,000 بدینارمان داوە، 68 کەسمان بێسەر شوێنە بێزگە لە شەڕی داعش کەچێتی نیشتیمانی کوردستان تقریبا 18,000 شەهیدی هەیە. جا بۆ ئەوە ئێمە کە کاگاکان ئیمڕۆ ژیانی لە دەستا بەڕاستی هەمومانی غەمبار کردووە. قارەمانێک توێکۆشەرێکی هێزەکانی هەفتامان لە دەستداوە، سەرخۆشی لە هێزی کۆماندۆ لە ڕەفیقەکانی یەکەم. هەرچیەک بڵێم ئەوەی کە کاک جعفەر باسی کرد، ینی هەمومان لەو ڕۆژگارانان بوو بە یەکەوە بووین، بە تایبەتی لە 2014ەوە کە تووشی شەڕی نەگریستی داعش بووین. ڕۆژێ لە ڕۆژان ئەم کوڕە ئەم ئاکامە کە لە فەرماندەیەک بوو جێگەی دیار بوو بەداخەوە لە 19دا لە شەڕی لە تایرکەوە لای شۆراو کە تووشی ئەو ڕووداوە بوون لە دەستی تیرۆریستانی داعش شەیخ زوهێر شەهید بوو و لەگەڵ 7 بدیناری ترە. بەڵام ئەم کە ئەو فترەیە مایوانێ بە هیمەتی هەموودایەت هەموو هەتا ئەوروپیەکانی ژیان ناسی بە پەلە هاتن بزیان بۆ ئەڵمانیا لەداخەوەی ئیمڕۆ ئاگاداریان کردین کە ئەم پیاوە ئەم قارەمانە ئەم خۆشەویستەمان کە گیانی لە دەستدا هەموو خەڵکی کوردستان نمەمانی هەموو پێشمەرگەکان خۆی بەداخین چاوەڕێیەکەی لە ڕۆژانی داهاتووە کە بگەڕێتەوە لامان و ئەوەی کە پێویست بێ هەمومان بە واجبی خۆمان هەستی. کاک مستەفا، ئەوەی کە ئێستا هەموو خەڵکی کوردستان بەڕێزە داماژێت بۆدا کە ژمارەیەکی زۆر لە فەرماندە و پێشمەرگە شەهید بوون، هەمویان جێگەی داخەوە سەفن، بەڵام ئەو پرسە گشتی کە لە هەرێمی کوردستان بۆ فەرماندە ئاکام هەیە دەلالەت لە چی ئەکات؟ وەڵای دیارە هەموو کەسێک مەکانە و جێگەی خۆی هەیە. لە پێشمەرگەی خەو بیگرێت تا گەورەترین فەرماندە هەر کەسە خانە و مەکانی خۆی هەیە. دیارە خۆشەویستی و ئازایەتی و دڵسۆزی خۆی ئەم کوڕەوای کردووە کە هەموو خەڵک بیناسێ. یەکێ بوو لەوانەیە کە زۆر خۆنەویست بوو، یعنی نەدەنا یعنی دنیا ئینسانێکی سادە وەکو فەرماندەیە قەت خۆی دەرنەخستەوە. هەر شتێکیشی پێوتر من ڕۆژانە ناڵێم هەموو ڕۆژێ ناو بەناو کە هاتوو بۆ لامان بوو ئیش و کارەکانی ڕۆژانە، یعنی وەکو پێشمەرگەی ئەگات و نەگۆکو فەرماندەیە. جا لەبەرەوە خەڵک هەمووی خۆشی ویستەوە ئازایەتەکەشی لەو لاوە بۆستێ و ئەوە نیشانی ئەوەیە کە ئێستا ئێمە هەمومان هاتوین هەموو برادرانی کە بە ڕۆژگارەکانە لەگەڵ یابووین هەمومان بۆی بەداخین و خۆ دەزانی لە مەڕاستیمەکانی شاد ئەو کاتێک کە لە خەستەخانەکەی کاک فاروق بوو خەستەخانەکە جمەیە هات کە لامووی لە خەڵک و لە ئەوە نیشانی ئەوەیە کەمە پیاوێک بۆ دیار بوو خۆی پێگەیانەوە. ئەوە نیشانی قارەمانێتیەکەیەتی. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مستەفا چاوڕۆژ لە پرسایەکانی هەفتە هێزی پێشمەرگەی کوردستان. سوپاس بۆ کاک مستەفا. سوپاس بۆ ئێوە دوا ناخۆشی بێ بۆ خەڵکی کوردستان. خوال لەگەڵ کاک مستەفا. سوپاس. هەڵبەتە ئێمە لە ڕووماڵە بەردەوامە بین، راپۆرتێک لەسەر ژیانی فەرماندەکان بەیەکەوە بینەر و بیسەری بین. فەرماندەیەکە و ناوبانگی لە تەمەنی گەورەترە. لە یەکەم ساتی برینداربوونی ئاشکرا بوو کە چۆن جێگەی لا دڵی هەموواندا کردوێتەوە. لە ماوەی برینداربوونی فەرماندە ئاکەم عومەر و شەهیدبوونی نەقیب زوهێر محەممەد و برینداربوونی 7 پێشمەرگەی تری هێزەکانی کۆماندۆی کوردستان ڕووداوەکە بە شێوەیەک دەنگیدایەوە. کەم کەس هەبوو دڵگران نەبێت
بەتایبەت بۆ فەرماندەیەک کە هەر کەس لە نزیکەوە بینی بێتی هەستی بە دڵسۆزی و میهرەبانیەکەی کردووە. هەر کەسێک لە ڕێی فڵان و لە ڕێی فڵان هاتووە ئێستا کەست نییە، خۆت و هەوڵ و هیمەتی خۆتی. ئاکام عومەر هەرچەندە لەدایکبووی ساڵی 1986 شاری هەولێرە سەرڕای کەمی تەمەنی توانی لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆرستانی داعشدا ڕۆڵێکی گرنگ بگێڕێت و وەک فەرماندەیەکی چاونەترس و نیشتیمان پەروەر لە هەر شەڕێکدا بەشداری کردبێت شکستی بە تیرۆرستان و پلانەکانیان هێناوە بەهۆی توانایی و بوێریەوە لە هێرشەکان و ڕوبەڕووبوونەوەکانی دژ بە داعش لای فەرماندەکانی هێزی پێشمەرگە و هێزەکانی هاوپەیمانان ئومێدی زیاتری لەسەر هەڵدەچنرێ و ئەرکێکی قورستری پێدەسپێردرێت بە فەرمانی جعفر شێخ مستەفا کە ئەو کات سەرپەرشتی میحوەرەکانی پێشمەرگەی لە شەڕی دژ بە داعش دەکرد. لە ساڵی 2015 بڕیار دەدات هێزێکی کۆماندۆی مەشق پێکراو بە هاوکاری هێزەکانی هاوپەیمانان بەتایبەت ئەمریکا و ئەڵمانیا لە ڕیزەکانی پێشمەرگەدا دروست بکات و ئاکام عومەر دەکات بە فەرماندەیە و هێزە. ئەوەش دەرفەتێک بوو تا توانە و شارەزایی و لێهاتوویەکانی زیاتر دەربکەوێت بەتایبەت لە داڕشتنی پلانەکانی دژ بە تیرۆرستان و کێوماڵکردنیان و بە هەمانگی لەگەڵ هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی دژ بە داعش. وەک هاوسەنگەرەکانی دەڵێن یەکێک لە ئاکارە جوانەکانی ئەو فەرماندەیە ئەوە بوو لە هەموو چالاکیەکان و ئەو ئۆپراسیۆنانەی کە بە فەرماندەی خۆی دەکرانە سەر مۆڵگە و بنکەکانی تیرۆرستانی داعش هەمیشە هاوڕێ و هاوسەنگەرەکانی دەکرد بە پاڵەوانی سەرکەوتنەکان بەبێ ئەوەی خۆی وەک پاڵەوانێک نمایش بکات. جگە لە ڕۆ سەربازیەکەی ئاکام عومەر مسڵمانێکی ڕوولەخوا بووە و بە وتەی هاوسەنگەرەکانی لە هیچ بارودۆخێکدا ئەرکە ئاینیەکانی لەبیر نەکردووە. ئەوە ژوای کردووە بە سەدان کەس دەست بە دوعا بن و گۆشتی خێر بۆ چاکبوونەوەی ببەخشن بە هەژاران. لە ڕۆژی 19 دەی 2022 لە ئۆپراسیۆنێکی کێوماڵکردنی تیرۆرستان و پاشماوەکانی داعش لە سنووری تاوێرکەوە لە ناوچەی پەلکانە و زینانەی گەرمیان بۆمبێکی چێنراو بە هێزەکانی کۆماندۆدا دەتەقێتەوە. لە ئەنجامدا نەقیب زوێر محەممەد شەهید دەبێت و ئاکام عومەر فەرماندەی هێزەکانی کۆماندۆی کوردستان و حەوت پێشمەرگەی تر بە سەختی بریندار دەبن. بەهۆی سەختی برینەکەیەوە دوای هەفتەیەک مانەوەی لە نەخۆشخانەی فاروق لە سلێمانی بۆ چارەسەر ڕەوانەی وڵاتی ئەڵمانیا کرا. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی. ئەوە راپۆرتێک بوو لەسەر کورتێک لە ژیانی فەرماندە ئاکام عومەر. ژمارێک لە فەرماندەکانی پێشمەرگەی کوردستان کە لە ڕۆژانی ڕوبەڕووبوونەوەی شەڕی تیرۆرستانی داعش ئاگاداری زموزۆڵ و چالاکی و ئازایەتی شەهید ئاکام بوون گفتوگویان لەگەڵەکەین. لە ڕێگەی پەیامنێرمان توانە عومەر لە دەڤەری ڕاپەڕین توانە سڵاو لێبێ. ئەو فەرماندانە گەر باس لە قارەمانێتی و ئەو شەڕ و جەربەزەیانەی کە لە ڕۆژانی سەختی خەبات ژی تیرۆرستانی داعش بۆمان باسکەن. بەڵێ بەڵێ زانە من ئێستا لەگەڵ ژمارەیەک لە فەرماندە و پێشمەرگەی دێرین و قارەمانی گەلەکەمانم کە ڕۆژانێک هاوسەنگەر و هاوخەباتی فەرماندە ئاکام عومەر بوون. دیارە ئەوان ئێستا لێرە کۆبوونەتەوە هاوخەمی خۆیان دەردەبڕن بۆ شەهید بوونی فەرماندە ئاکام عومەر.
من دەچمە لای بەڕێز فەریق عەبدوڵڵا بۆر لەسەر شەهیدبوونی ئەم فەرماندەیە. فەریق عەبدوڵڵا بۆر فەرماندە و پێشمەرگەی دێرین. کاک عەبدوڵڵا، شەهیدبوونی فەرماندە ئاکام چ کەلێنێکی لە هەرێمی کوردستان دروست کردووە؟ بەداخەوە ئەمە ماوەیە کازانی لە وڵاتی ئەڵمانیا لە یەکێک لە نەخۆشخانەکانی ئەوەیە چاوەڕوانی ئەوە نەکرد بە تەندروستی باش تەندروستی باش بگەڕێتەوە لامان. بەداخەوە ئەوڕۆ خەبەرێکی ئانی زۆر نەخۆشمان پێگەی کە فەرماندە ئاکام شەهید بووە. فەرماندە ئاکام بەڕاستی ینی یەکێک بوو لەو تەمەلەیکە بە تەمەلێکی گەنج و تازە پێگەیشتی یەکێک بوو لە فەرماندە هەرە ئازاکان. ئەمە لەو شەڕی داعش لای ئێمە بوو لەوێ کە لەوێ بوو لە هەر شەڕەکی لە هەر شوێنێکی ناخۆش بوو ئەویان ئەنارلۆوێ. من لەبەرەوە لەو کاتەی شارەزای بووم. بەڕاستی هەنی لە دەستدانی فەرماندە ئاکام خەسارەتێکی زۆر گەورە بوو، خەسارەتێکی گەورە بوو لە کورد کەوت. هانی خەسارەتی پێم خەسارەتێکی چەندی برێ ئەوەندە گەورەیە. هانی ئەو ڕۆژەی کە بریندار بۆ شێوە تەلەفۆن لۆ من کرد ساعت 11 شەوێ، هانی وەکو برێم گلەی کردن گوتی تو دیارنی و سەردانم ناکەی ئەوانە. گوتم بیانی ئەمە دێمە فەرماندەی گشتی ئەگەلێ بە سەردان تەکەم. گوتی نا ئەمە لە بەغدامە، بەڵام کە هاتمەوە سەردانم کە. باسی ئەوەی کرد ئەو فەرماندە ئەو پێشمەرگانەی لەگەرتن ئەو فەرماندەیان لەگەر هەلەگەرتمانە. هانی بەڕاستی زۆر بە پەرۆش بوو. باسی ئەوەی کرد ئەوەی چەکدارەکان چێت لە گەردامای ناوی چەکەکانتیان چیە نازانم بەو بە شێوەیەکی وە ئەوەیە کرد قسەیە کرد. بەڕاستی لە دەستدانی فەرماندە ئاکام زۆر زۆر خەسارەتێکی گەورە بوو. کوڕێکی ئازا بوو، بوێر بوو، قارەمان بوو، خۆنەویست بوو. بەڕاست چەندی وەسفێکی ناتوانانی وەسفی ئازایەتی و ئازایەتی دڵسۆزی بکەیت چکە فەرماندە هەیە ئازای بەرەم دڵسۆز نییە. ئەو ئازا بوو، دڵسۆز بوو، خوێندەوار بوو، گەنج بوو، تازە پێ ئەگەی. هەنی بەڕاستی یەکێک بوو لە فەرماندە تازە پێگەیشتەکان زۆر بەداخەوە. کاک عەبدوڵڵا باسیەوە دەکرێنی لە شەڕی دژ بە تیرۆرستانی داعش فەرماندە ئاکام یعنی خۆنەویستانە دڵسۆزانە هاوشانی پێشمەرگەکانی بێگوێدانە پلە و پۆستەکەی ڕوبەڕووی تیرۆرستانی داعش دەبووە هەمیشە لە پێشەوەی بەرەکانی جەنگ بوو. یعنی تۆ ئەوەی کە بینی و تا بۆمان باس بکەیت. من ئەوەی بینیتم پلە و پای بەلاوی هیچ ئەوەشی نەبوو باەکی نەبوو. چکە هەر کەسێک لۆ پلە و پایە بێوێ خەباتی لۆ پلە و پایبی ئەو فەرماندە ینی خۆشەویست نابوو لای خەرچی. ئێستا خۆشەویستی ئەو لە لای فەرماندە و لە لای پێشمەرگە زیاتری بوو لەبەر کەسێکی خۆنەویست بوو. پێشی ئەوەی کە لە دەستی کاکشێ زەحفەر بوو لەگەر هاوپەیمانان دەهات سەردانیە کردینەوەنا دوایە بەبێ ئەوەی کە هیچ پلە و پایەکی لە شەڕەکان بەشداریە کرد. زۆر سپاس کە لەگەڵماندا بووی. بەڕێز لیوە کوردە شاوری فەرماندەی لیوە کا کوردە پەیامی ئێوە لەسەر شەهیدبوونی فەرماندە ئاکام عومەر چییە؟ بەداخەوە بۆ شەهید فەرماندە بوو چونکە فەرماندەیەکی ئازا و دڵسۆز و قارەمان بوو. ئەمن لە شەڕی داعش 2014 ناسیم و ئەوە پیاوێکی دڵسۆز ئازا پیاوێک بوو بە کەڵکەوەی دادنە شوێنێک پێی بسپێری خەسارەیەکی گەورە بوو لە کەسوکاری لە یەکێتی نیشتیمانی کوردستان کەوت. فەرماندەیەکی باش و دڵسۆز و بە ئەەکەم بوو بە وەفا بوو بۆ عیزبەکەی خۆی بۆ ڕەفیقەکانی دڵسۆز بوو. شەهیدبوونی ئەم فەرماندەیە کە بەو هەموو قارەمانی و دڵسۆزی باز دەکرێنی لە ڕابردوودا لە ڕوبەڕبوونەوەی تیرۆرستانی داعش لە هەموو ئەو شەڕانەی کە گروپە تیرۆرستەکان ئەو ڕوبەڕوویان بۆتەوە. یعنی پێتان وایە دوای شەهیدبوونی چ کەلێنێک لە دروست دەکات شەهید ئاکام؟ کەلێنێکی زۆر گەورە دروستە بێ و ئەوە چووکە بۆ خۆی فەرماندەیەکی ئازاد دڵسۆز بە کەڵکەوەی دادنە منتیقەیەک پێی بسپێری بۆ دوا ڕۆژتەیدا هەبوو کوڕێکی خوێندەوار گەنج بوونە قیادەیەکی باشی لێ دەرچی. دەست خۆش بە کاک کوردە سپاس. بەڕێز لیوە سەردار چاوڕەش پێشمەرگەی دێرین و فەرماندە لە هێزی پێشمەرگە کاک سەردار پەیامی ئێوە بۆ شەهیدبوونی فەرماندە ئاکام چێشەکی پرسە و سەرخۆشی خۆمان لە بنەماڵەی ئاکام دەکەین. دوایە لە هێزەکانی هەفتا و هێزی کۆماندۆ جێگای داخە ئەو کوڕە گەنجە ئەو کوڕە جاحێرە ئەو کوڕە بوێرە ئەو کوڕە ئازایە ئەو ڕۆکە هەواڵی شەهیدبوونی هات بەداخەوە. ئاکام من لە کاتی کە مەسئولی مەفرەزەکانی بەڕێز کاک جەعفەر بوو ناسیتم ماوەی 2 مانگ کاتە دەستخورمات و لای ئێمە لە هەر شوێنێک کە حەسم نەکرابایە ئاکام خۆی سواری سیارەکە دەبوو بە پێش هەموو سیارەکانیش دەکەت دەچوو شەڕەکەی دەکرد.
بەڕاستی کوڕەکی چەندی برێی خۆشەویست چەندی برێی عاقل چەندی برێی درسۆز بۆ یەکێتی لە شەڕی غازر کاک جعفەر تەلەفۆنی بۆمان کرد گوتی دەبی بستنە گوندی گەزەکان بۆ شەوەکەی ئاکام هات بەخۆ و بەهێزەکەی لە بیرما هەزار ڕەحمەتی لێبی ئاکام گوتی بەیانی چوینە سەر بەرزایەکانی گوندەکانی کە داعشی تێدا بوو گوتیمە بەیانی بۆ ئێرە هجوم دەکەین ئەمەش وتمان بە کاک جعفەر بێ ئاکام لەگە هێزەکەی پێش هەموو کەس گەیشتە ناو ئەو گوندەی کە داعشی تێدا بوو هەژنۆدە داعش کوژران بە سەیارەکی مینڕێژ هاتن خۆیان بەناو مەفرەزەکەی ئاکامدادا جەماعەتی تازە ئەو کۆماندۆیە فەوجێک بوو دروستیان کردبوو ئاکام بریندار بوو کە ئاکام بریندار بوو ئەمن تەحسین منار تەلەفۆنی کرد گوتی بەس هەندێک تیفۆرم بۆ بنێرە ئەوەی کە مدەڕعی پێدەشتێ 4-5 تیفۆرم بۆ نات تەحسین چووە لای گوتی ئاکام بریندار و دەرێ نایەمەوە ساچمە بە قاچی کرد بوو بەداخەوە بەڕاستی هەمومان پێ تاساین بۆ هەواڵە ناخۆشە پرسەی و سەرخۆشی خۆم لە هەموو یەکێتەکان دەکەم لە هێزی هەفتا دەکەم لە هێزی کۆماندۆ دەکەم بەڕاستی کوڕەکی گەنجی قارەمان تازە هات بۆ پێش تازە دەیویست بناغەشی وا دابنێ ببیتە جێی چاوان بوو بۆ هەتاویتە مەسئولەکی گەورە لە ناویچێتی نیشتیمانی کوردستان جێگای داخە ئەوەندە خۆشەویست ئەوەندە بوێر ئەوەندە خۆنەویست ینی دەهات دەگە پێشمەرکان نانی دەخوارد هیچ فەرقی بۆ نەدەکردەوە پێشمەرگەی ئەوە زابتەوە لەگەر ئەواندا دەنیشت و ئەتیادی ئیشەکانی خۆی دەکرد کەس نێکی نەدەکردەوە لە ناو هێزەکەی خۆیان هەتاکو نیان دەگوت ئاکام مەسئولە دیان نەبوو ئاکام مەسئولە جێگای داخە پرسە و سەرخۆشی بۆ ماڵەکەی خۆیان بۆ هێزی هەفتا و بۆ هێزی کۆماندۆ و جێگای داخە بەداخەوە قارەمانێکی گەورە و کەلێنێکی گەورە کە تا ڕێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو هێزی هەفتا و کۆماندۆ و ئەو هێزانەی کە کار بەدەستن بەڕێز لیوا سەردار چاوەڕەش سوپاس کە لەگەڵمدا بووی زاناگەر لەگەڵم دابی ژمارەیەک فەرماندەی تریش لێرن بەڕێز لیوا ڕەسوول قەندە فەرماندەی لیوا لەگەڵمدا کاک ڕەسوول پێتانوە شەیدبوونی فەرماندە ئاکام کەلێنێکی گەورە لەناو هێزی پێشمەرگەدا دروستنی ئاکام سەرخۆشی لە خۆمان و لە هێزی پێشمەرگە و لە کەسوکاریەکەین و بەڕاستی جێ پەنجەی دیار بووە لە هەموو ڕۆژەکات ئەو ڕۆژانەی کە ڕۆژە سەختەکان ئەو ڕۆژانەی کە هێزی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەرەکانی جەنگ بوو و لەو پەڕی ئازایەتی و بوێریەوە دەوری بەرچاوی هەبووەوە کەلەنێکی گەورە بوو بۆ ناو هێزی کەماندۆ و هێزەکانی هەفتا و هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان جارێککە لە شەڕی ڕوبەڕووبوونەوەی تیرۆرستانی داعش ئێوە وەکو فەرماندەکە لەم شەڕانەدا بەشدار بوون چی شتێکی ئاکام سەرسامی کردبوون فەرماندەکان ئەوەی کە پێی سەرسام بووی نێکێک بوو لەوانەی کە پیاوێکی بەدەست و بێت پیاوێکی چاونەترز وە لەکوێ پێویست پێ بە لە هەر میحوەرێک لە هەر جەپەیەک بە تەلەفۆنێک یان بە ئەمرێکی کاک جەحفەر بە ئەمرێکی لێک لە برادەرەکانی مەسئولی میحوەرەکان پێویست بە کاگاکام و خۆی و هێزەکەی لەوێ ئامادە بوون و بە ڕوبەڕبوونەوەی دوژمن پێتانوە شەیدبوونی فەرماندە ئاکام کەلێنێکی گەورە دروست دەکات فعلا شەیدبوونی کەلێنێکی گەورەیە و تایبەت بۆ هێزی کەماندۆ بە هێزەکانی هەفتا وەچکە هەموو یەکێتی نیشتیمانی کوردستان و برادەرەکانمان لە فەرماندەیی چاویان لەسەر ئاکام بوو بۆ بۆی کە دوا ڕۆژ ببیتە یەکێک لە فەرماندە هەڵکەوتوەکان یەکێک لە قیادەکانی فەرماندەیی هێزەکانی هەفتا کە ئومێدمان پێبوو کە گەنج بوو بەڕاستی جێی ئومێد بوو زۆر بەداخە و جارێک کە سەرخۆشی لە خۆمان و لە هەمولایەک دەکەین دەستخۆش بەڕێز لیوا ڕەسوول قەندە بەڕێز محەممەد ناوەندی جێگری لێپرسراوی مەڵبەندی پێشمەرگە لەگەڵمدا کاک محەممەد پەیامی ئێوە لەسەر شەیدبوونی فەرماندە ئاکام عومەر چییە؟ بەڵێ بەر لە هەر شتێک پرسە و سەرخۆشی خۆمان نارەسێ بنەماڵی کاک ئاکام و سەرجەم تێکۆشەرانی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەین لە رزانی لاوێکی وا قارەمان فەرماندەیەکی وا هەڵکەوتو کە لە تەمەنێکی کورت و کەم توانی بە کار و کردەوەکانی خۆی بە ئازایەتی و بۆری خۆی ببێتە ئەستێرەیەکی درەوشاوی ناو خەبات و تێکۆشانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە دڵنیایی کەلێنێکی گەورەیە و
ئەمە خەسڵەتی تێکۆشەرانی یەکێتی خەسڵەتە چی درێژی ماوە درێژی خەباتی یەکێتی نیشتمانی کوردستانە کە فەرمانە و تێکۆشەرەکانی لە ڕیزی پێشەوە شەهید ئەبن ئەم خەسڵەتە لە کاک ئاکامیش هەروەکو خۆی جێبەجێ بوو و بەدڵنیایی ئەو کارە ساتێکی گەورەیە بەڵام بەومانایە نییەکەوە ئێمە ئاکام ببێتەوە کاریەوەی سارمان کاتەوە بەعکسەوە خوێنی ئاکام شەهیدبوونی ئاکام زیاتر و زۆرتر گەرم و گورترمانە کات کە بەردەوامین لەسەر خەبات و تێکۆشان وەکو کاکە ئاکام درێژە بە خەبات و تێکۆشانی ئەو بدەین چونکە یەکێک لە تایبەتمەندەکانی ئاکامەوە بوو لاوێک بوو لەسەر پێیەکانی خۆی پێگەیشتی بوو کوڕێک بوو بە تەمەنێکی کورت و کەمەوە هاتە ناو سەنگەری خەبات بە توانە و تااقەتی خۆی سەلماندی بۆ هەموو سەرکردایەتی یەکێتی بۆ تێکۆشەرانی گەلەکەمان کە ئەبێت فەرماندەیەکی قارەمانی مەیدانی بێتن ئاسان نییە لە لای سەرکردەیەکی بەتوانە و لێ هاتووەکو کاک جعفەر پیاوێک پێ بگات لە دەستی کاک جعفەرەوە بۆ فەرماندەی هێزی کۆماندۆ نیشانەی ئەوەیە کە لاوێک هەموو توانە و هێزی سەربازی و جستەیی و فەرماندەی تێدا کۆبوو بوونەوە ئێوە پێتانوە ڕۆڵی شەید ئاکام لە ناو هێزی پێشمەرگەوە لە ڕوبەڕبوونەوەی تیرۆرستانی داعش و گروپە تیرۆرستەکان چی بووە؟ کاگەکان بوو بە دیاردا بوونی کاگاکام لاوێکی وە بەو تەمەنە کورتەوە بەو هەموو ڕۆڵە قارەمەنەتی کە هەیبوو لە شەڕەکانی داعش بوو بە دیاردا سەدان و هەزاران لاویتر ئەویست لاسایی کاکاکام کاتەوە لە قارەمانەتی لە چوونە پێشەوەی سەنگەر کە بتوانێت ببێ بە ئاکامێک لە ناو ڕزەکانی یەکێتی نیشتمانی کوردستان بۆیە ڕۆڵێکی گەورە و کاریگەری هەبوو وە دەرکەوتنێکی تایبەت بوو تایبەتمەندی خۆی هەبوو کاکاکام ئەبێت بە مەدرسە ئاکام بەڕاستی ئەوەی ئاکام کردی ئەوەی ئاکام لاوەکانی فێرکردن ئەوانەی لەگەڵی بوون هەواڵەکانی سەربازەکان فەرماندەکان ئەفسەرەکان هەمویان لە ئاکامەوە فێری ڕەوشت و ئەخلاق و ئەکاریمی جوان جوان بووینە ئاکەم بەتەنها فەرماندە نەبوو کوڕێکی دەست و دڵکراوە بوو پیاوێکی ئیماندار بوو لاوێکی هەڵکەوتوو بوو کادرێکی زۆر پێشکەوتو یەکێتی نیشتمانی کوردستان بوو من زۆر مەبەستم بۆ ئاکام ببینم زۆرم گوێ لێ بۆ ئاکامێک پێیا بۆ فەرماندەیە گەنجەلاوە لە ڕاستەکەیدا نەمبینی بوو خۆم چوم سەردانیم کرد کە بینیم کوڕێک بەو تەمەنە کەمەوە و بەو هەموو توانە و تااقەتە و بەو هەموو عەقڵ و لێ هاتووە دەرکەوتووە دڵنیا بووم لەوەی کە سەرکردەیەکی زۆر قارەمانی سەربازی لە ناو یەکێتی نیشتمانی کوردستان لە ماوەیەکی کەمدا بەڕێگاوی بۆ پێگەیشتن بەداخەوە شەهیدبوونی کارەساتێکی محەممەد پرسیار بکەی کە نهێنی ئەوە چیە کە هەمیشە یەکێتی فەرماندەکانی پێش لە پێ ڕیزی پێشەوەن و شەهید دەبن بەڵێ کاک محەممەد هاوکارم دەپرسێ نهێنی ئەوە چێ کە هەمیشە یەکێتی نیشتمانی کوردستان فەرماندەکانی لە ڕیزی پێشەوەی سەنگەرەکاندان و شەهید دەبن بەڵێ یەکێتی نیشتمانی کوردستان لە دروستبوونیەوە لە دەستپێکی خەباتەوە لە شەهید شەهابەوە لە بەرپەتی سێدارەوە خەباتی خۆی وا دەست پێ کرد کە تێکۆشەرەکانی وا ڕابێنێت ئەبێت فەرماندە سەرکردە لە ڕزی پێشەوەی خەبات و تێکۆشان بێت چونکە ئەوان لە پێناوی قوربانیدان بۆ ملەتەکەیان دەستیان بە خەبات و تێکۆشان کرد ئەوان بە ئامانجی گەیاندنی ملت بە ئاوات و ئامانجی خۆیان بەسەر بەخۆیی دەستیان بە خەبات کردواتە ئەوە خەسڵەتێکی تایبەتمەندیەکی جیاکەرەوەی یەکێتیەکانە لەناو هەموو حزبەکانی دیکەی کوردستان کە سەرکردەکانی تێکۆشەرەکانی فەرماندەکانی ئەبێ لە ڕزی پێشەوە شەهید ببن قوربانی بدەن بۆ ئەوەی مەدرسەیەک بە بەردەوامی بمێنێتەوە سەرکردە فەرماندە لە پێناوی گەلەکەیدا گیانبەختی بکاتن ئەمە دیاردەیەکی بەردەوامە لە ناو یەکێتی نیشتمانی کوردستان هەمیشەش لە دەستپێکی خەباتەوە تا ئێرە هەموو سەرکردە و فەرماندەکانی یەکێتی لە شاخەوە بگرە بۆ شار لە فەرماندە تیپەکان لە سەرکردەکان لە فەرماندەکانی مەفرەزەکان لە کەرتەکان هەمویان لە پێشی پێشمەرگەکانەوە شەهید ئەبوون هەر ئەوەش هۆکار بووە کە یەکێتی نیشتمانی کوردستان بتوانێت سەدان و هەزاران داستانی قارەمانەتی وا تۆمار بکات هەموو گەلی کوردستان نەشانازی پێوە بکات ئەم کاردانەوەی کە لە دوای ڕاگەیاندنی هەواڵی شەهید بوونی لە ناو خەڵکدا لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا یعنی ئەم ماتەمەینەی کە لە ئێستادا لە کوردستان دەگێڕدرێت شایەدی ئەم قسانەی تۆ نادا ماتەمینەکە ماتەمینێکی گشتیە ئەگەر تەماشای تۆڕە کۆمەڵایەتەکان بکەین نەک تەنها یەکێتیەکان بە گشتی خەڵکی کوردستان لە هێزە سیاسەکانی دیکە خەڵکی بەلایەن هاوڵاتیان بە پەرۆشێکی زۆرەوە پەرۆشی کاکاکان من دیارە کاکاکام لە شەڕی داعشەوە بووە دەرکەوتن و دیاردەیەکی نوێی تێکۆشان و خەبات بوو لە ناو ڕێزەکانی شۆڕشی گەلی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستان ئەمە نیشانەیەوە هێشتاش خەڵک لەوە تێگات کە یەکێتی تاکە هێزی بەهێزە ئەتوانێت ئێستا و ئاینی گەلی کوردستان پارێزێت ئێستاش خەڵک لەوە تێگات بە فەرماندە قارەمان و ئازاکانی یەکێتی ئەتوانین گەلی کوردستان و دەستکەوتەکانی بپارێزین و ئایندەی گەلی کوردستان مسۆگەر بکەین بەڵێ ئەمە حقیقەتێکە ئینکاری ناکرێت و لەناو خەڵک ببینە پرسەیەکی گشتیە پرسە گشتێکە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە لەناو خەڵکە لەناو ماڵانە لەناو هەموو خەڵکە لەناو لاوانە لەناو پیرە لەناو مامۆستایانی ئاینی لەناو چین و توێژەکانی کۆمەلگا بەگشتیە ئەمە وازەحە و ئەوە مەسئلە پەیوەندی بەوە نیە ئەمە بڵێن تێکۆشەرێکی تێ بۆیە وەسفی بکەین نەخێت
دیاردەیە کە واقع خۆی قساکاتنەوە حقەتە. بەڕێز محەممەد ناوەندی لە جێگری لە پرسرای مەڵبندی پێشمەرگە سپاس کە لەگەڵم بووی زاناگەر لەگەڵم مێنیتەوە بەڕێز مقدم تەحسین تەها فەرماندەی فەوت لەگەڵمدا کە یەکێکە لەو فەرماندانەی لە چەند شەڕێک لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆرسانی داعش لە نزیکەوە لەگەڵ فەرماندا ئاکام بووە. کاک تەحسین گەر پێمان بڵێ شەیدبوونی فەرماندا ئاکام چکە لێنێکی دروست کردووە ئەو بیرەوەریانەی کە تۆ لەگەڵێتەیە بەتابەت لەو زەمانەی کە لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆرسانی داعشدا لێیت بینیوە. پێشەچی 1000 ساڵ لە ژیانی شەیدی فەرماندە ئاکام عومەر. بەڕاستی ئاکام عومەر پیاوەکی فەرماندە بوو. من لە شەڕەکانی داعش کاک ئاکام ناسی، لە شەڕەکانی دووسخورماتوو پێکەوە بووین، لە شەڕی غازر پێکەوە بووین، لە شەڕەکانی فازیلیە پێکەوە بووین. ئەو کاتەی هوزمی گوندی کەبەرلوومان کرد کاک ئاکام پیاوەکی بەتوانە فەرماندا لە ناو گوندی کەبەرلوو بریندار بوو. لیوا سەردار ئەمری بەمە کردوەتی بگە لای کاک ئاکام بریندارە بهینەوە. چوومە لای گوتی تەحسینە من نایەمەوە چۆن جەفە بەجێ دێلم گوتم کاک ئاکام تۆ برینداری دەی بگەڕێەوە 6 گول لە تۆپم بۆی برد گوڵی ئەیتیفۆر. چوومە لای کاک ئاکام بووم بەهەر حالەشێتا کاک ئاکاممان ژێڕاوە کاک زەحفەر تەلەفۆنی بۆ کرد شێخ زەحفەر ئیدی کاک ئاکام لێ لەگەرمان بوو زۆر بەوەی هەتا جێڕامانەوە بە برینداری وەزعشی خراپیە بوو. دواتر چوینە شەڕی فازیلیە دیتم کاک ئاکام لێ گوتم کاک برینداری چۆن هاتی بەوە شەڕە گوتی تەحسین ئەم شەید نابم بە گولەی داعش چۆن شەید دەمە من پیاوەشی فەرماندە پیاوەشی ئازا هەر چەندی مەحتی بکەین هەرکەمە بەداخەوە کارە ساتێکی گەورە بوو. بەڕێز کاک تەحسین دەست خۆش بێت سپاس. هەڵزانە ئەوەی کە گوێبیستی بووی پرسە و هاوخەمی وە پەیامی ئەم فەرماندە و تێکۆشەرە دێرینانەی هێچەتی نیشتیمانی کوردستان بوو کە ڕۆژانێک لە سەنگەرەکانی پێشمەرگە یادەوەریان لەگەڵیدا بۆ لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆرستانی داعشدا هاوشان و هاوسەنگەری شەید فەرماندە ئاکام بوون. بەڵێ سپاس بۆ تۆ توانە سپاس بۆ فەرماندەکانی پێشمەرگە. بەڵێ بینەرانی خۆشەویست لە ناوڕۆکی بەرنامەی پانۆرامامان تەرخان کرد بۆ ڕووماڵی باسکردن لە قارەمانێتی و جەربەزەی و ئازایەتی فەرماندە ئاکام کە بەداخەوە دوای قارەمانێتیی زۆر تەمەنێکی کەم بەڵام داستانی زۆر لێبوردەیی زۆر ئازایی زۆر پیشاندان و نواندنێکی حەقیقی لە مەیدانی جەنگدا بۆ هەموو کەس ئەوەی کە لە جێگری سەرۆکی هەرێم والە ناوڕۆکی بەرنامەکە لە فەرماندەکانی پێشمەرگەوە لە پەیامەکانی هاوخەمی سەرۆکیێکی نیشتیمانی کوردستان جێگری سەرۆکی حکوومەت سەرۆکی هەرێمی کوردستان و سەرجەم کەسایەتیەکان کەسایەتە سیاسیەکان باسییان لێوە کرد کە جێگەی خۆی لە ناو دڵی هەمووان کردبەوە. ئەمە کوڕێکی گەنجی نیشتیمان بوو و لە پێناوی نیشتیماندا ڕۆحی خۆی بەخشی. بە ناوی خۆمەوە هاوکارانم لە دەستگای میدیایی کورسات ئێمەش پرسە و هاوخەمی خۆمان لە بنەماڵی شەهید ئاکام و سەرجەم ماتەم جێڕانی خەڵکی کوردستان دەکەین. پانۆڕاما کۆتایی هات ئێوە شەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتانە.